دەریا چاوی لە ئێوە کرد. دەریا چاوی لە ئێوە کرد، کەشەپۆلی تووڕە و هەڵچووی بەگشت تۆڕی ڕاوچیداکە، تاشینایی زوڵاڵ و ڕوونی ناخی خۆی، هەر بۆ ژوانگەی ئازیزترین مرواریرەکان بپارێزێت. دایکان، باوکان، ئەی ئەوانەی دڵە گەورەی ئەوینداری ئازادیتان خەمی گەورەی هەڵگرتووە. ساتێکی تر بۆنی عەتر و بلاوێن و حەیات بەخشی هەناسەی گەرمی ئازیزێک لە پانایی دەشتی سەوزی یادی گەش و هیوا بەخشیان هەڵدەستێت و لەگەڵ باران لە سەربانی یەکە یەکەی ماڵەکانتان دادەبارێ. ساتێکی تر باڵندەیەک لە بانێژەی ماڵەکانتان هەڵدەنیشێ و باڵێک دەدا و دەجریوێنێ. پەیامێکی پێیە بۆتان، هاو سەنگەری ڕۆڵە خۆشەویستەکانتان دەتانرێنن. گەر دەپرسن ئەو شنێ لەکوێوە هاتووە، لە کام شاخ و کامە مەیدان، کێ هەبەردی کام سەنگەری ماچ کردووە. گەر دەپرسن ئەو بارانە ئاوی کام یەکە لە کانیاوی بۆ هێناوین، ئەو ئازیزە جارێک دەست و چاو و جامانەکەی لێ شۆر بێت و قومقومەکەی پڕ کرد بێ. گەر دەپرسن ئەو باڵندە کامە شعر و کامە سرودی کۆڕی گەرمی شەوگارانی، کام مەقەڕ و کامە بنکەی بۆ هێناوین، دەگوێ بگرن دایک و باوک و خوشک و برا، سوراغی ڕۆڵەکەی خۆتان، ڕێگا و جێگا و جامانەی و قەڵەمەکە و کتێبەکە و سەنگەرەکە و کانیەکەی و ئاڵاکەشی ئەوەتانێ لە لای ئێمە، لە نێو قوڵایی زوڵاڵی دڵە گەورەکەی کۆمەڵا. دایکان و باوکان، کەس و کاری گیانبەخت کردووان، سڵاو و ڕێز. با بەرنامەی یادی هاوڕێیانەوە جارێکی تر دەبینەوە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. ئازیزان، لا بەرنامەی ئەم هەفتەیە یادی هاوڕێیاندا ڕێز دەگرین لە فیداکاری و گیانبازی سێ شۆڕشگێڕی ڕێگای ڕزگاری بەخشی ئینسان، هاوڕێیان مەحموود سلەیمانی، حسەین پیرخزرانیان و فائیزە قوتبی. هیوادارین کە ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. بەیادی هاوڕێ مەحموود سلەیمانی. هاوڕێ مەحموود تەمەنی 26 ساڵ بوو کە لە دەورە کورتەی تەمەنیدا لە قوڵایی دڵەوە هەستی بە ژیانی پڕئێش و ئازاری کرێکاران و خەڵکی زەحمەتکێش کرد. هاوڕێ مەحموود هەر لە سەرەتای تازەلاویەوە دەستی دایە هەڵسوڕان لە دژی ڕژیمی پاشایەتی. هەر لەو پەیوەندیەدا زۆر جار کەوتە بەرگرتن و ئەشکەنجە و ئازاری ساواکەوە. هاوڕێ مەحموود یەکێک لە هەڵسوڕاوانی بەرچاوی ئەو دەورەیە بوو کە بەو پەڕی دڵسۆزی و هەڵسوڕاویەوە تێدەکۆشا و کاری دەکرد. مرۆڤێکی شەریف و خۆشەویست و فیداکار بوو کە ئارمان و ئامانجە ئینسانیەکانی
بۆی لەسەرەوەی هەر شتێکی دیکە بوو. هاوڕێ مەحموود بەهۆی خۆشەویستیەک کە هەیبوو زۆر زوو دەیتوانی لەگەڵ خەڵکی فەقیر و هەژار پەیوەندی دروست بکات، چونکە خۆشی سەر بە توێژی هەژاری کۆمەلگا بوو. هەر بەم هۆیەشەوە بوو کە زۆر زوو دەیتوانی هەست بە ئێش و ئازارەکانیان بکات. هیچ کات لە خستنەڕووی ڕاستیەکان و خەبات و تێکۆشان لەو پێناوەدا دەرێغی نەکرد. هاوڕێ مەحموود لەگەڵ ئەوەی کە خۆی دەرسی دەخوێند هاوکات بۆ نزیک بوونەوەی هەرچی زیاتری لەگەڵ کرێکاران، هاوڕێ لەگەڵ دەرس خوێندن بۆ ئەوەی زووتر تێکەڵاو بە ژیانی کرێکاران بێت، لە کوورەخانەش دەستیدایە کارکردن. هاوڕێ مەحموود ئینسانێکی کۆمونیست بوو، جەسوورانە دیفاعی لە ئارمان و ئامانجەکانی دەکرد و هیچ شتێک نەیدەتوانی کۆسپی سەر ڕێگای لەم پێناوەدا بێت. ئەو لاوێکی بوێر بوو کە هەموو تەمەنی کورتی خۆی خستووە پێناو خەبات لە ڕێبازی ڕزگاری زەحمەتکێشەکاندا. هاوڕێ مەحموود دوای تەواوکردنی دەورەی خوێندن لە شاری سنا گەڕایەوە مەریوان و لە ناوچەی ژاوەڕۆ دەستیدایە کاری معەلمی. خەڵکی بێساران هاوڕێ مەحموودیان بە باشی لەبیرە، چونکە ئەو تەنیا مامۆستای منداڵەکانیان نەبوو، بەڵکو هاوکات یار و یاوەرێکی نزیکی خەڵکیش بوو کە لە گەیاندنیان بۆ شاری مەریوان و لای دکتۆر و ئەستۆگرتنی خەرجی دکتۆر و دەرمانیش هەموو ئەرکێکی خستۆ تاستۆی خۆی. هاوڕێ مەحموود نمونە ئینسانێکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب بوو کە بایەخی دەدا بۆ دەور و نەخشی ژنان لە خەباتیاندا و بە مانای ڕاستەقینەی وشە خەبات و هەڵسوڕانی بۆ دەستەبەرکردنی مافەکانی ژنان لە نێو بنەماڵەکەی خۆیەوە دەست پێ کرد. هاوڕێ مەحموود ئینسانێکی ئازادی خواز و کۆمونیست بوو کە گیانی ئازیزی هەر لەو ڕێبازەدا بەخت کرد. هاوڕێ مەحموود ڕۆژی یەکەمی خاکەلێوەی ساڵی 1358 هەتاوی لە حاڵێکدا لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانی لە سەربانی مەقەڕی ستادی هاوبەشی ئینقلاب سەرگەرمی بەرنامە داڕشتن بۆ پارێزگاری لە شار بوون، کەوتنە بەر دەستڕێژی بە کرێگیراوانی مەحەلی و گیانی ئازیزی بەخت کرد. یادی ئازیزی هاوڕێ مەحموود سولەیمانی بەرز و بەڕێز بێت و ڕێگای پڕڕێبوار بێت. هاوڕێی شیرین یەکەم گوڵی سووری نەورۆز، یادت بەخێر ڕێگات پیرۆز. هاوڕێی دلێر ئەی بۆ چەوساوەکان دڵسۆز، یادت بەخێر لە خوێنی سوور و گەشی تۆ پشکوتن گوڵە گەزیزە و گوڵی نەورۆز. ئەو هەنگاوانەی هەڵت گرت هەتا ڕزگاری نەسەوتی، شێلای هەنگاوی پێشەوت چی کەند و کۆسپی ڕێگە بوو. بۆیە بوویتە جێمتمانەی پێشمەرگەکان زەحمەتکێشان، بوویتە بوومەلەرزەیەکی هەژێنەری جیهانی کۆن بۆ نابوودی چەوسێنەران. ئەمجار کە پڕباوەڕ و پتەوشکان دەد سامی ڕەشیشە و ئەستێرەکان سوزدەیان برد
لەبەر پێی تۆی ئینسانی نوێی کارگەر هاوڕێی ڕەنجدەر ئێستا کە یادی تۆ دەکەین یەکەم گوڵی سووری نەورۆز ئاواتە خوازی ئەو ساڵین هەر وەرزێکی پەرپڕی پیت و سەمەر بێ چیمەن سەوز و باغ بەبەر بێ ئاواتە خوازی ئەو ساڵین کە دایکەکان ئەم دەرک و دەرک نەگەڕن لە شوێن ڕۆڵەی ئازیزیان کە منداڵە هەژارەکان برسیەکان ژینتاڵەکان ژینیان شیرین دڵیان کەیری ئاواتی شاد زاریان پڕبێ لە پێکەنین بەو شوێنە تا ئێمەش بە باوەڕ و پتە و دەچینە پێش دەڕوخێنین دەورودووکانی ستەم و چەوسێنەری دوژمنی هۆزی زەحمەتکێش ئەو کاتەی ئاڵای کرێکار لە هەموو شوێن ڕادەشەکێ خوێنی تۆ و هاوڕێیانی تۆ لەسەر ئاسۆ دەدرەوشێ هاوڕێم گوڵی سووری نەورۆز یادت بەخێر ڕێگات پیرۆست
بەرز و بەڕێز بێت یادی هاوڕێ حوسەینی پیرخزرانیان سیمای خۆشەویستی ناوچەکانی مەریوان و دیواندەرە. هاوڕێ حوسەینی پیرخزرانیان لە گوندی پیرخەیرانی مەریوان لەدایک بوو. هەر لە ساڵەکانی سەرەتای دەستپێکردنی هەڵسوڕانی کۆمەڵا پەیوەندی بەم ڕێکخراوەیە کرد و لە دژی ڕژیمی پاشایەتی و لە پێناوی ئامانجی ڕزگاری بەخشی سۆسیالیستی کار و چالاکی سیاسی خۆی دەست پێ کرد. شۆڕشی ساڵی 1357 مەجالێکی گەورەی بۆ هەڵسوڕانی سیاسی کردەوە تا بە شێوەیەکی بەرچاوتر بێتە مەیدانی خەباتی سیاسیەوە. لە هەمان کاتدا بۆ هاوڕێ حوسەینیش دەورەیەکی هەڵچوون و خەباتی جەماوەری بوو کە تێیدا بوو بە ڕێبەرێکی ناسراوی جێگەی متمانە. زەحمەتکێشانی شار و گوندەکانی مەریوان و دیواندەرە هاوڕێ حوسەینیان وەکو یار و یاوەری خۆیان لە ژیان و لە خەباتیاندا دەدیت. کاک حوسەین هاوڕێ لەگەڵ کاک فواد و هاوڕێیانی تری دامەزرێنەری یەکێتی جوتیارانی مەریوان و ڕێکخستنی هێزی چەکداری ئەو ڕێکخراوەیە بوو. چەند ساڵ خەباتی نەهێنی و ئاشکرای کاک حوسەین کردبوو بە تێکۆشەرێکی کارامە و لێهاتوو، مامۆستایەکی دڵسۆز و هاوڕێیانی گەنجی تری و بۆ خەڵکی زەحمەتکێش. خەبات و هەڵسوڕانی هاوڕێ حوسەین پیرخزرانیان و هەوڵی فیداکارانەی بۆ جێخستنی تۆی وشیاری لە نێو بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستاندا درێژەی هەبوو تا لە کۆتایی لە کاتی هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی لە 28 گەلاوێژی ساڵی 1358 هەتاویدا بۆ سەر کوردستان دەستگیریان کرد. ئەگەرچی هاوڕێ حوسەین گیرا بوو و لە فەزای ئازادی نێو خەڵکدا بە خۆش و خرۆشەوە نەمابوو، بەڵام زیندان بۆ ئەو مەیدانێکی تری خەبات و درێژەی ئەو ڕێگایە بوو، لە پێی وەفادار بوو، بڕیاری دابوو بیپێوێ. بۆیە هیچ ئەچکەنجە و ئەزیەت و ئازارێک نەیتوانی کۆڵی پێ بدات و سەرسەختانە و مقاومەتی کرد و تا سەرنجام ئەشکەنجەگەران و سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی ڕۆژی 3 خەرمانانی 1358 هەتاوی هاوڕێ حوسەینیان وێڕای چەند کەسێکی تر لە شۆڕشگێڕان لە پادگانی مەریوان تیرباران کرد. ئێمە هیچ کات ناتوانین ئەو جۆرەی کەشایانی کاک حوسەینە یادنامەیەک بڕازێنینەوە و یادی لێ بکەین. ئەوەی کە بۆ ئێمە ماوەتەوە ئەو دەرسانەیە کە لە کاک حوسەین و ڕێبازی بەرزی فێر بووین تا بیکەینە سەر مەشق و چرای ڕووناکی کەرەوەی ڕێگای بەرەو پێشمان. هەر بژی یادی ئازیزی هاوڕێ حوسەین پیرخزرانیان. ئێستاش چەند کۆپلە شێعرێک لە مامۆستا شەریف حوسەین پەناهی کە بۆ یادی هاوڕێ حوسەین پیرخزرانیان نووسیەتی بە دەنگی کاکەریم ئەحمەدی ناسراو بە کاکەریم قەڵاگا پێشکەشتان دەکرێت. پاشەوەی کە خۆر هەڵدێ پرشن ئەخاتە سەرڕێ، خوێندەواران دێنە دەر ڕێی مەکتەب ئەگرنە بەر، لە نێو کۆمەڵی ماڵان بۆ خوێندنی منداڵان ماڵێکی زۆر وێرا نەکراوەتە قوتابخانە. کاکی مودیر بەیانی بەر لە خوێندەوارانی هەڕوات و لەبەر دەرگا ماوێ چاوەڕێ دەکا. ڕەوشی کاکی مودیر لاوی ژیر و ڕۆشنبیر لە نێو دڵی خەڵکی دێ بە جوانی گرتوویە جێ. یاری هەژارەکانە هیوای نەدارەکانە،
لاوێکی چاک و ڕووخۆش کوردی وێژ و کوردی پۆش ماوەیەتر مەکتەبی دێ گەرمە بێ بە سرودێ لە پەنجەرەی پرتوکاو تیشکی خۆر ئەداتە ناو مامۆستا وەکو جاران ئەڵێ بە خوێندەواران دیسان ڕۆژی شەممەیە کاتی پرسینەوەیە وریا تۆ هەستە سەر پێ دەرسی پێشوم بۆ بڵێ وریا بیرەکاتەوە وڵامی ئەداتەوە وێنەی ئازادی ئاڵای ئاوات و شادی بێ وەکو برسێتی پێ وێنەی پێپەتی تێ وەکو تاڵی ژین تاریکی و تێکۆشی بەرز و بەڕێز بێت یادی هاوڕێی کۆمونیست فائیزە قوتبی. هاوڕێ فائیزە ساڵی 1336 لە سنە چاوی بە ژیان پشکوت. دەورانی خوێنەواری خۆی لە سنە کۆتایی پێدا. لە قۆناغی دواناوەندی لەگەڵ هەلومەرجی سیاسی ئاشنا بوو و خەباتی خۆی دەست پێ کرد. بەم بۆنەوە لەلایەن ساواکەوە دەکەوێتە بەرزەخت و ئازار. هاوڕێ فائیزە کاتێک لە سوپای دانشدا بوو و لە یەکێک لە گوندەکانی دەوروبەری سەقز دەکۆشا. لەلایەکی ترەوە لەگەڵ زەحمەتکێشانی ئەم گوندە هەڵسوکەوتی دەکرد. بەهۆی بیری سیاسیەوە ئەم هاوڕێیە هەرچی زووتر لەگەڵ خەڵکی زەحمەتکێش بە تایبەت ژنان پەیوەندی دەگرت و بە تێگەشتنیان لە وەزعی نالەبار و ئاشنایی زۆرتر لەگەڵ هەلومەرجی سیاسی دەکۆشا. لە خەباتی خەڵکی شۆڕشگێڕی شاری سنە هاوڕێ فائیزە هەڵسوڕاوانە بەشدار بوو. دوای شۆڕشی جەماوەری و لە پێکهێنانی شۆڕای ژنان لە شاری سنە وەکو ژنێکی شۆڕشگێڕ و کۆمونیست دەوری سەرەکی هەبوو. دەکۆشا کە خەباتی ژنانی شۆڕشگێڕی ئەو کات کە بۆ ئازادی و بەرابەری خەباتیان دەکرد بە کۆمەڵە کە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆماری ئیسلامی دەستی بە خەباتی جەماوەریدا بوو وەکو ڕێبازێکی ڕەسەن و ڕادیکاڵ لە مافی ژنان پشگیری دەکرد. فائیزە لە جەریانی هێرشی دڕەندانەی کۆماری ئیسلامی بۆ شاری سنە کە بە نەورۆزی خوێنین ناسراوە هەڵسوڕاوانە وەکو هاوڕێیەکی پزیشک دەستی دایە چارەسەرکردنی برینداران. لە کۆتاییدا هاوڕێ فائیزە لەگەڵ کۆمەڵێکی دیکە لە هاوڕێیان لە ڕێگای ئەرکی یارمەتی گەیاندن بە خەڵکی تورکەمەن سەحرا لە ڕووداوێکی دڵتەزێن بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانی ئازیزی بەخت کرد. لێرەدا ڕێز لە یادی هاوڕێ فائیزە و هەموو ژنان و پیاوانی کۆمونیست کە لە ڕێگای پڕ لە شانازی ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشان گیانیان بەخت کردووە دەگرین. یادی بەرز و ڕێگای بەردەوام.
ئاشنەی بە سۆز و تاو بە سۆز و تاو دامە و بەهار بەفریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو من ژیلەم و مەوژی لەم وای دوایە زاران ئاو لێ پژان دیسانەوە گردە هاویم مەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان سەوای باوە کوژراو پێرمێز کەڕژێنێ بە تەسا من بە سۆستێ لاوەستینام باقینترم لەو هەناسا من باوەڕێم بوومە لەرزام دێڵی زەوی دەلەرزێنم دەلەرزێنێم کێ و تەلان لا بندێنێم هەموو گیانە هاژێنم دەهاژێنێم من ڕووناکی ئاسۆژێنێم وەک تاوەڵێم بۆ ژێر دەسان من شوڕشی ماگرە سوورە کەی کوردستان هاگرە سوورە کەی کوردستان هاگرە سوورە کەی کوردستان هاگرە سوورە کەی کوردستان. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەیشتینە کۆتایی بەرنمەیەکی تر لە یادی هاوڕێیان کە لەم هەفتەیەدا ڕێزمان گرت لە فیداکاری و گیانبازی هاوڕێیان مەحموود سلەیمانی، حسەین پیرخزرانیان و فائیزە قوتبی. لە بەرنامەی هەفتەی داهاتوودا یاد دەکەین لە هاوڕێی خۆشەویست و فیداکار و ڕێبەری ناسراو کاک فواد مستەفا سوڵتانی. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر ماڵەوە. Ah